تەماشاوانین هێژاو دەم هێوا باش بیتن ez برای هەوە نەزیرکادانی جارێک دێن هاتی نەفدێدارەوەین بەڕێز بوو پێشکەشکردنا بەرنامەیەکی دیتر بەرنامێ بە کوردی ئەف جارە دی بەحث لە ڕەمەزان و مافێ بەکاربەری کەین مرۆڤ لە هەر پۆستێکێدا بیتن سەر ئەنجام وەکو هەر هەفوڵاتیەکی ئاسایی پێتوی بە بازارکردنێ و تشتکڕینێ هەیە هەموو مرۆڤێک ئەدبیتە کەسێک بەکاربەر لەوڕا لە پەرانیا وڵاتên جیهانê yasayek derînaye derê ku navê yasaya parastina mafê bekarberî ji bo merema parastina hevulatiyan li diyarda fêlkirin û fêlbaziyê û qorxkariya bazarî û destkarîkirina nirx û curên kalayan. Lewran me jî bi baz zanît nava bernamê bi Kurdî da behs li evê mijarê bikeyin û behs li wê çendê bikeyin ku nava bazarî da hindek car qorxkarî tête kirin edgel kesê bekarber ke kalayeke tiştekê dikerîtin. Nava Qur'ana pîrûz de bizanîn çawa behs li vê mijarê hatiye kirin û çawa Pêxember salavêt Xwedê li ser bin behs li vê çendê kiriye û dîsan cûr û diyardên xerab ket nava manga Remezana pîrûz da hemû sal têne diyarkirin çi tiştin. Ev mijara û çendîn mijarên dîtir dihêne behskirin nava vî bernameyê da. Mamosteyê hêja me divêtin behs li wê çendê bikin ke Qur'ana pîrûz renge behs il mafê bikarberî kirbîtin, behs il bazarî û kalaw tiştan kirbîtin. Cenabê te çi belgeyek heye li ser vê çendê ku Qur'anê amaja da vê çendê? بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە وشەی بەکاربەر وشەیەکە کە لە بری ئیستیهلاکی عەرەبی بەکاردێ یاسای عێراقی لەسەر و یاسای هەرێمی کوردستانیشی لەبارەوە دەرکراوە مرۆڤ وەکو تۆ لە ئاماژەت پێکرد لە پێشێکێکەیە یعنی هەر پلە پۆستێک هەبێ دوجار تۆ ئەبێ بچی لە بازار شت بکڕی هەر نەجاریشێ شتێک ئەفرۆشیت کەواتە لەوێ بووی بە بەکاربەر ئەم بەکاربەریە ئەبێ مافێکت هەبێ بۆ ئەوەی کەوا غەدر لێ نەکرێ جا لە ڕوانگە ئاینەکەەوە خودای گەورە لە سوورەتێکی تەواودا دەفەرمێ بەم ئاەتە دەست پێ دەکا وەیل للمطففين الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون كەواتە مطفف چێیە مطفف بڕێکی کەمیش بێ ئەو کەسانان کە وەکو دەڵێ لە زمانی ئینگلیزی ئەڵێن دەبڵ ستاندارد بە عەربی دەڵێن ئەلکەیل بمیکیالین یعنی دەچێشێ بە دوو تەرازوو لە حاڵەتی کڕیندا بە هەرزان لە تۆ دەکڕێ زۆر قۆڵت دەبڕێ لە حاڵەتی دەیفرۆشێتەوە بە نرخێکی یەکجار گرانتر دەیفرۆشێتەوە ئەمە بازرگانی نییە بازرگانی ئەوەیە تۆ شتێک ئەکڕی بێگومان دەبێت قازانجێ بکەیت شتێک ئەکڕی لە بری ئەوەش ئەیفرۆشیتەوە بە بڕێکی دیاریکراو لە قازانج بەس ئەم شێوازەی کەوا هیچ وەکو بڵێ نەعورفێک نەیاسایەک ئەیگرێتەوە قۆڵبڕینی خەڵکی تێدایە بە هەرزان لە خەڵک بکڕی و بەگران بفرۆشیتەوە ئەمە جۆرێکە لە پێوترێ متەفف جا بڕوانە شتێکی تر تۆ سێری قورئان دەکەی آخر جزء لە قورئان کە جزئی سیە جزئی عەممەی پێ دەڵێن يعني أو جزء عما يتساءلون عن النبأ العظيم باسی قیامەتە والنازعات غرقا باسی ڕوحکێشان و مردن و قیامەت و ئیدە الشەمس کویڕەت یعنی ئاسمانەکان هەموو چۆن دەڵێ بەسەریەکە دەڕوخێن و گەرمیەک لە هەتاوە نامێنێ و مانگ نامێنێ و ینی هەمووی باسی ڕوودانی قیامەت هەموو کەوتۆت ئەوێ والسەماء ذات البروج والسماء والطارق دەڵێن لە بینی ئەم هەموو ئەحداسی قیامەتە باسی کێشان و پێوان و بازار کەوتۆتە ئێرەوە لەبەرەوە ئەبێ ئەو کەسانی لە بازاران کە دۆ خۆی دەڵێ باوەڕدار ئەبێ ئەگای لەمە بێ بۆی پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی من غەشە فەلەیسە مینە هەر کەس غەشی کرد لە ئێمە نییە یعنی ئیمانی تەواو نییە اینجا غەشی لە هەر کەسێک کردبێ لەبەرەوە ئەمە ئەشێ بڵێن ئەم متەفیفینە کە خوددا سزای بۆ داناون دەکرێت لە بواری معنەویش بێ یعنی بۆ نمونە جاری وا هەیە ئەگەر هەندێک دکتۆر لە خەستەخانەی حکوومەت بە جۆرە عیلاجت دەداتێ بەڵام دەڵێ وەرە عیادەکەی خۆم لەوێ بە نوعێکی تر ئەمە ئەمە نابێ ئەمە سوێندی خواردگە گرنگی پێدانە کەس جیاواز بێ یا مامۆستای خصوصی پێ دەڵێن شتە باشەکان لە دەرسی خۆیان ناڵێ لە نێو دەرسەکە کە دەرسی و کە قوتابخانەی حکوومەتە لە دەرسە تایبەتەکانە هەڵی گرتووەمان هەمووی جزئێکە لەو بابەتە اینجا بۆیە خودای گەورە بینی پێغەمبەران مثل شوعیب سەلامی خوای لەسەر کە لە پاڵ خوداپەرستی و خوداناسیدا خوددا نردوێتی بەس بۆ چارەسەرکردنی ئەم کێشەی بازارە چونکە گەلێکی گەورەی وەکو گەلی شوعیب بەهۆی فڕ و فێڵکردن لە بازارە لە نێوچوون بۆیە خوددا پێی دەڵێ بە خەڵک بڵێ فأوفوا الكيل وأوفوا الكيل والميزان چ لە قەبارە چ لە بارستا ئێوە دەست بەنجا خوددا دەفەرمێ والسماء رفعها
ووضع الميزان يعني دووشت لەگەڵ یەکە ئاسمانەکان لەگەڵ تەرازوو لەگەڵ میزان کەواتە لێرە بۆ دەرەکەوێ چ باس لە ئاسمان و کەون و بوونەوە بکەی چ باس لە تەرازوو بکەیت. ئەم دکارین بێژین تەرازوو ئان پاراستنا تەرازوێ پیڤەرێکە بۆ وجدانە مرۆڤی کە هەیە ئان نییە بگرە پێوەرێکە بۆ باوەڕیش کە هەیە یانی باوەڕیش یا زەعیفە یا لاوازە بەڕاستی گەلێک باشە مامۆستا تەماشای فەرمودین پەیامبەرێ ئیسلامی بکەین سڵاوێت خودی لەسەر بن چاوە بەحەس لە دیاردا گرانیە ناوبازاریدا کردە یعنی بتوانی بڵێ لە ڕوو ئابوووریەکەەوە بڕوانی تەفەرمودەکان دەبێ مسلمان بەڕاستی پابند بێ ینی پێغمبەر درودی خوای لەسەر دەفەرمێ ولا تەحاسەدوو حەسوودی بە یەک مەبن حەسوودی چییە؟ حەسوودی ئەوەیە کە یەکێک بەوە دڵخۆشەوێ کە بەرامبەرەکەی یان کەسێکی دیکە ئەو نیعمەتەی هەیەی نەمێنێ ئەنجامە زۆر بەڕاستی لە بازاری ئێمەدا و لە کۆمەڵایەتی بیگری ئەم قسەیە لە ئابووری بیگری لە سیاسیشە لە نێو کۆمەلگەی ئێمەدا دیاردەی حەسەد بەڕاستی شتێکی ناپەسەندە و پێغەمبەر دەفەرمی وەلا تەناجەشو تەناجەش شتێکە یعنی چی؟ یعنی تۆ بازارە تۆ بە تەمای شتێک بفرۆشی لەو بازارەیە دوو کەس دێن نەکڕیارن نەفرۆشیارن یەکێکەڵێ بەوەندە ئەوتریان ئەڵێ بەوەندە بەرزێکەنەوە بە تەمانین بکڕن بە تەمانین بفرۆشن بەڵام لە پێناوی یەکێکە کارەکەن لە پێناوی یەکێکی ترا کارەکەن کە بڵندیکەنەوە نرخەکە ئەوی تریش لە پێناوی یەکێتر کارەکە نرخەکە دابەزێنێ ئەمە پێغەمبەر درودی خوای لەسەر نەهیلێک وەلا تەواغەض بغض و ڕق و قینتان بەرامبەر بە یەک نەبێ ئەی بەداخەوە بە بازرگانان لە نێوان یەکدا یەکتر دەشکێنێن زیانی ئابووری گەورە لە یەکتر دەدەن ئەمان هەمووی گرفتن دەفەرمی وەلا تەدابەڕوو دووبڕ پشت مەکەنە یەکتر جا ئەمە لە ڕووی کۆمەڵایەتی پشتەکەینە یەکتر لە ڕووی سیاسی لە ڕووی بازار ئابووری پشتەکەینە یەکتر ئەمانە هەمووی شتی زۆر چۆن دەڵێ خەتەر بازار شتێکی دیکەی هەیە کە پێغەمبەر نەهی لێ کردووە دەڵێ مەیکەن نەها رسول الله صلى الله عليه وسلم عن تلقي الركبان تلقي الركبان چیە بازارەکە لێرەیە لە دووری چەند کیلۆمەترێکەوە لە گوندێکەوە لە شوێنێکەوە کەسێک شتومەکەکەی دێنێ خەڵکێک ئەچێ ڕێگەی لێگرێ تەلەقی ڕوکبان یعنی ئەو بەڕێبواری هاتووە لە ڕێگەیە ئەچێ لەوێ لە یەکڕێ ئەڵێ کاکە بۆندەیە ئەڵێ کاکە خۆت بۆ ماندۆکەی تاگەیتە بازار بەخوا لە بازاری هەر ئەوەندە دەنێ لەوێ بە هەرزان لە یەکڕێ ئێستا شتێکی وا هەیە خەڵک ئەچێ بۆ مەعرەز سیارە بفرۆشە خەڵک لەسەر جادەکە وەستاوە بەڕیزیان بەستووە زوو لەسەر جادەکە لێ بن نایڵن بگاتە پێشانگاکە تاوەکو لەوێ بیفرۆشی ئەمە پێغەمبەر فەرمودەی لەسەر هەیە آخر چۆن ئەبێ ئینسانی باوەڕدار لەگەڵ هەموو مرۆڤێکی دیکەدا یعنی ئەم کارە ئەنجامدا اینجا قۆرەخکردن ئاساییە یەکێک شتێک هەڵگرێ و شتێک بێنێ بڵێ ئەمە بۆ ڕەمەزانە بەڵام بەو مەرجەی بۆ زیان پێگەیاندنی خەڵک نەبێ بۆیە پێغەمبەر فەرموێ لا يحتكر إلا خاطئ ئەوەی مۆنۆپۆلەکە ئەوەی قۆرخەکە ئەو بازار قۆرخەکە ئەوەیەکە هیچ کات لەسەر ڕاستی نییە شتێکی هەیە یعنی شتێکی هەیە ئێستاکە ئەتوانێت بیفرۆشە نە ئەڵێ بە هەڵیگرن بۆ دەی ڕەمەزان بڕواایە بیستی بێە کۆتایەکەی بێ با لەو کاتێنێ بە گرانتر ئەیفرۆشم جا بۆیە لە زمانی فەرمودەیە دەڵێن لا يحتكر إلا خاطئ خاطئ چیە و مخطئ چییە مخطئ کەسێکە هەڵە ئەکا بەس مەبەستی نەبوو هەڵە بکە هەڵی کرد نەیزانی بەس خاطئ مەبەستێتی هەڵە بکە مەبەستێتی هەڵە بکە لەبەرەوە ئەمە بازاری ئێمە ئەم دیاردەیەتیایە ئەبێ بزانن ئەگەر بڕات بە خوددا هەیە ئەوە قسەی خوددا ئەگە بڕات بە پێغەمبەر هەیە درودی خوای لەسەر ئەوش قسەی پێغەمبەر دەبێ بازارمان ڕاستکەینەوە مامۆستا هەر ساڵ کە ڕەمەزان تێتن کومەکە دیاردێن خراپ و نەهەژی ئەتێنە تەبوونێدا ئەوان دیارد جاری کەم جار بزانانی ئەف دیاردە چنە و تو بچ شتێکت زڤڕینیەوە ینی بەردەوام ئێمە وەکو بڵێ لە ئەڵلقەکانی ڕابردوش باسمان لە هەندێک دیار دەکرد بەس بەرەو ناوەڕاستی ڕەمەزان و کۆتایەکانیشی کە ئەچین وردورد ئەبینین هەندێک دیاردەیتر هەیە یەکێک لە دیاردەکان مەسەلەی زەکاتە یعنی خۆی کە شتێک ساڵێکی بەسەرە ئەسوڕێتەوە و نیسابی هاتبێ وەکوڵێ لیژنەی فتووا دیاری ئەکە دەڵێ ئەوەندەت هەیە ساڵی بەسەرا تێپەڕ بوو اینجا بۆ ئەوەی کە خەڵک یارمەتی خەڵکدا دیاردەیەکی جوانمان هەیە کە خەڵک لە ڕەمەزانە زەکاتەکەی دەرەکە ینی ڕەمەزانی بە ساڵەکە داناوە ڕەمەزان بۆ ڕەمەزان باشە ئەوە شتێکی باشە بەڵام وەختێک دێ بۆ ڕەمەزان ئەم زەکاتە ڕێک نەخراوە ئێمە خۆم لە ساڵی 2010 لە ساڵی 2013 لیژنەیەک لە ئەوقاف هەبوو ویسمان لە هەرێما سندوقێکە بێ بە ناوی سندوقی زەکاتی هەرێمی کوردستان ئەو پارانە بخرێتە ئەوێ و بە میکانزمێک و بە پێی یاسا و بە ڕێک و پێچی چۆن دەڵێ دەستەیەکی بۆ دابنرێ و جوان ئەم پارێ دابش بکرێت تۆ کە تەماشاکەی من نا بۆ بەرهێنەرەکانی کوردستان ملیاردێر و ملیۆنێرەکانی کوردستان خۆیان دەڵێن مەسەرەن ساڵی 2017 لە 150 ملیۆن دلار زەکات هەبووە
ئێستاکە تۆ 9 ساڵی تری بخەیتە سەر ئەبێ 300 میلیۆن بە دوو ئەوەندە هەبێ بەس ئەم پارێ بۆ چۆ دەچێت نازانی چۆن ئەڕۆ هەر کەس بە جۆرێک ئەیدا بە یەکێک و بە جۆرێکی تر ئەمە ڕێک ناخرێتەوە نمونێتر پێ بڵێم ئێستا مەسەلەن لیژنەی فتوا دەڵێ هەر کەسێک زەکاتی فطر یعنی سەرفترە ئەم سەرفترەیە ئەڵێ 3000 باش نییە ئەگەر تۆ بڵێ 3000 ئێمە بەکو بڵێ دانیشتوانی هەرێمی کوردستان بەپێی دو سەرژمێرەکە 6 میلیۆن و 500 هزار ینی زیاتر بووین با بە 500 هزاری لێت بۆ ئاینەکانی تردا بنێ بڵێ 6 میلیۆن مسلمان اینجا مسلمان مناڵی بچووکی چاوا بێ هەتاوەکو بەتەمەن هەموویە بێ سەرفترە هەر بۆی حسابکە بیدێ ئێ باشە تۆ گەر 6 میلیۆن لەسەر 3000 دینار خۆکاتە 18 میلیارد دینار بەس سەرفترە چۆن ئەڕوا و چۆن دابەشە بێ ینی نییە میکانزمی نییە سندوقێکی بۆ دروست نەکراوە بۆ ئەوەی ئەنجابن ئەمەی وا ئەو سندوقی کە باسم کرد وەکو بڵێ ڕەشنووسمان بۆ دانا گەیاندبانە لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی لە پەرلەمانی کوردستانیش دوای ئیشان لەسەر نەکرد ئەوە بەڕاستی گرفتێکی گەورەیە اینجا تۆ وەرە مەسەلەن بۆ شتێکی تر فیدیە خۆ تۆ لەم 6 میلیۆنە کە بێ بە ڕۆژوو بێ وادا بدە ملیۆنێک نەیتوانی بە ڕۆژ بێ بەهۆی نەخۆشیەوە نەیتوانی بەهارەوە کارێک نەیتوانی خۆ ئەوی شار فیدیەکە 3000 بۆ دانراوە وانە کە تۆ لەوێش جارێکی تر وەکۆڵێ لەسەر 3000 بۆ 6 ئەوە تۆ جارێکی تر هەژدا عفوان ببوورە بۆ فیدیەکە ئەوە 3 ملیاری ترت کەوتە بەردەست ئەمانە هەمووی پاران لەوێ باسی چەند 300 میلیۆن دلارەکەی بۆ زەکات لەوێ باسی 18 میلیارەکەی مەسەن بۆ سەرفترە لەوێ باسی 3 میلیارەکەی بۆ فیدیە ئەمانە چییە؟ ئەمانە هەمووی وەکو دەڵێ 1 میلیارد کەس فیدیە بدا لەسەر 3000 ئەکا 3 میلیارد کەواتە ئەم پارانە دیار نییە بۆ دیار نییە لەبەرەوەی خەڵک وا ڕاهاتووە لە ترافیک لایتەکان ئەوەستەیە دەستەکە بە جیرفانیا و پارە تەوزیعەکە لێرە دیاردەی چوارەم هاتچی بوو دیاردەی دەرۆزەکردن و سوالکردن لە ئەفغانستان و لە پاکستانەوە خەڵک دەرۆزەکەر و سوالکەر هەموو ڕۆکاتە هەرێمی کوردستان و عێراق هەموو کاتە ئەم ناوچانە بەپێی ئامارەکانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی عێراق 500 هزار دەرۆزەکەر لە عێراق هەیە خۆ ئەوە چەند سەد هزارێکیشی بەر ئێمە ئەکەوێت جا خەڵکی ئێمەش بوو ئەوەی کە زەکات نازانێ ئەوان باشن خراپن هەر ئەوەیە پارە ئەبەخشێتەوە بۆ خەڵکە لە کاتێکە ئەبووای ئەمە بەڵێ ئەوە سندوقێک هەبێ ئەم هەموو پارانی تیاکۆ بکرێتەوە خەڵکی خۆمان لەم هەرێمە ناونووس بکرانایە ئەو کاتە ئەمانتوانی بڵێن هەموو ساڵێک کۆمەڵێ کەسمان لە هەژاری ڕزگار دەکرد بڵێ مامۆستا ما چاو بەحسا قورآانە پیرروز کرد و فەرمودین پێغەمبەری سەڵات سەر بن و هەمان دەمدەمە عارف و خودێ نازجی هەنە مەدوێتن بزانین ئەوە چاوە بەحس لە قوڕخکاری و فێلبازیانە بازاری کردە ئەم باسە بۆچی هەمیشە دەبێ باسیکەین چونکە هەمیشە لە نێو بازاردا ئەم دیاردانە هەر دەمێنێ کە هەر دەمێنێ و هەندێک ساڵ کەم دەبێتەوە خەڵکێکی تر دێنەوە ئەو کارە ئەنجامەدەنەوە لەبەرەوە حەکیمی کوردمان هەیە پێ دەڵێن پیرەمێرد دانای کورد پیرەمێرد دەڵێ یعنی پێغەمبەر درودی خۆی لەسەر کە فەرمووی وەسوف فیدەت کە ڕەمەزان دێ وەسوف فیدەت مەڕەدەت الجنی دەڵێ جنە باڵا دەستەکان هەمووی کەلەپچە دەکرێن کۆت و بەند دەکرێن دەڵێ حکمت لەم قسەیە چێ پێغەمبەر وا دەفەرمێ دەڵێ پێغەمبەر دەیەوێت پێمان بڵێ کە ئەگەر ئەوانە بەسرابنەوە بازار و ناو شارتان هەر خشتی خراپ ڕووی ئەدا ئەو ئیتر خۆتانن ئیتر شت مەخەنە ملی فڵان و جن و ئەو شتانە نییە کە زۆر جار ئینسان وا ئەڵێ کە ئەکە نەفس و شەیتان پێی کردم کە ئەکە جن پێی کردم شەیتان بێبەریە لەو شتان بەزەبەت ئێستا لەبەر ئەوە دەڵێ پیرەمێر دەڵێ جنۆکە حەبسن لە پشتی چێوان ئەو کوردواڵێ ئەڵێ جنۆکە ئەوی خراوەتە پشتی چێوانەوە حەبس بوون بەڵام هەندێکیان دەبن بە ئینسان یعنی چی یعنی نەبەمانە ئەوانە بن بە ئینسان یعنی ئینسانەکان جێ ئەوانە گرن ئەو خراپە بۆیە جارێکی تر پیرەمێر لەو بوارەدا دەڵێ نرخی خواردنمان 1/50 نرخی خواردنمان 1/50 ئەوە باسەکە بوو کە باسم کرد متەفیفین شتێک دێنێ بە 1050 دێتەوە وەڵامە ئەڵێن ئەمە هەندێک میوە و فێقی دەرچووە دەڵێن ئەمە نۆبەرەیە تازەیە جوڵی بە 40,000 جوڵی بە 50,000 ئاواش نایێنێ بەس وەڵامە سەرەتاکەیەتی ئەمە خۆ ڕەمەزان بۆ ئەو بوو تۆ ئازادبی ئازابی خۆت بگریتەوە کەچی هەندێک کەسێ وڵای ڕەمەزان بەبێ فڵان شت من ناتوانم ئێ بە چەمەکەی قسەیە لەبەرەوەڵێ نرخی خواردنمان 1/50 کەسیش ناوێرێ بڵێ بۆ چوایە ئەو تا بەم ناو ڕۆیشتۆ بازارەکە بۆ قۆڕخکاران بەم شێوازە ڕۆیشتووە و بەردەوامە جاڵێ ئەم جۆرە کەسانە ئەڵێ وا من فتوام دا بە ڕۆژوو نەبن ئەڵێ ئەو جۆرە بازرگانە
پیرەمێرد مفتی نییە بەس دەداخە ئەڵێ وا من فتوامدا بە ڕۆژوو نەبن کاکە ئێوە ئەگەرەوە قۆڵی خەڵکە بڕن هیچ کات بە ڕۆژوو مەبن لەبەر ئەوەی ئێوە قۆڵی خەڵکە بڕن ینی ئەمە تا ئەم کارە ئەکەن تاوەکو چاکە بنەوە وڵی کونا حاڵێ بە ڕۆژوو بن چونکە ئێوە لە ڕاستیدا هی ئەوە نین بە ڕۆژوو بن و لە عینی وەختی ساڵۆخەتی کەسی ڕۆژیگرت تێدانینە بامسێ برس ئەف دیاردنڤیگۆفکێ جەنابێتە بەحسکەتن ئەرێتنێت نافمەدە ئەف تشتە یانجی دیاردەکە جیهانیە سەر ئاستی جیهانیژی ئەف تشتە هەنە ئەتوانی بڵێ جیهانیە بە حکمی چی بە حکمەوەی ئەم مەسلەی بەکاربەرە هەموو حکوومەتەکان لە خەمی هاوڵاتی خۆیانن یاسایان بۆ دەرهێنەوە ساڵی 1962 جۆن کەنەدی سەرۆکی ئەو کاتی ئەمریکا وتی ئێمە بێ هاوڵاتی ئەمریکی بپارێزین لە قۆڕخکاری بازار لەبەرەوە پێشنیازی ئەوەی کردکەوە ینی هۆشیاری و ڕۆشنبیری بڵاوکرێتەوە لەم بوارە ئیدی بۆیە نەتەوە یەکگرتوەکان هات لە ساڵ 1985 ڕۆژێکی دیاریکران چۆن ڕۆژی ژینگەی جیهانی و ڕۆژی تەندروستی و ڕۆژی ئەوانە هەیە ڕۆژی جیهانی بەکاربەریان داهێنا ئێستا مانجی ئازار پازدەی ئازاری هەموو ساڵێک لە 1985ەوە تا ئێستا ڕۆژی جیهانی بەکاربەرە لەو ڕۆژی جیهانی بەکاربەرە مافەکانی بەکاربەر من و تۆ هەموو ئینسانێک سەرۆکی وڵاتبی هەتاگەیتە هاوڵاتیشی ئاسایی تۆ بەکاربەری مافت هەیە مافەکە چییە؟ ئەم کاڵایە کە بە منی ئەفرۆشی دەبێت سەلامت بێ لە ڕاستیدا نابێت تووشی نەخۆشیمانکە نابێت تووشی گرفتمانکە تۆ سێری کەناڵەکانی ڕاگەیاندنەکەی چیمان بۆ خەنە ڕوو ئەمە یەکێکە لەو مافانەی کە ئێمە هەمانە دەبێت تۆ ڕات هەبێ بتانی بنووسی بۆ ئەو کۆمپانیای بەڵێ خواردنەکەتان بەو شێوازەیە ئەوەی خراپە ئەوەی دەبێ وابێ دەبێ ئیختیار و بژاردەمان هەبێ دەبێ هەموو کۆمپانیایە وەختێ شتێکە خاتە بازارەوە وەکو دەڵێ بە سێ چوار جۆر هەبێ بۆ ئەوەی ئەو کەسە بەپێی نەخۆشی و ڕادەی خۆی بتوانێت بەکاری بێنێ نابێ یەک بڕخوێ بخاتە نێوە هەموو خواردنێکەوە چونکە یەکی لەوەیە فشاری خوێنی بەرز بێ دەبێ ئەو شتە هەبێ بە خوێ و بەبێ خۆ بە مقداری جیاواز شیرینیەکانی شەکرەکانی دەبێ ئەمانە مافی تۆیە ئەگەر نەخۆشکەوتی بەهۆی ئەمەوە مافی ئەوە تێداوای قەرەبوو بکەیت شکات لەو کۆمپانیای ئەەکەی بەو شێوازە جا لەبەرەوە کۆمەڵی مافی بەکاربەر لە هەموو وڵاتێکە هەیە گرنگیشە لە وڵاتی ئێمە لە هەرێمی ئێمە کۆمەڵەیەک دروست بێ بە ناوی کۆمەڵی مافی بەکاربەر ئەگەر هەشە کارا بکرێتەوە ئەو کۆمەڵەیە لە وڵاتانە چێکن ها وڵاتێکی دراوسی وەکو تورکیا وەکو ئێران و ئەمانە ئەم کۆمەڵەیە چ کارێک دەکە تۆ شتێکت کڕیوە شتەکەت کڕیوە ئەمڕۆ سێرەکەی بەرواری بە سەرچوونەکەی هی پارە کۆمپانیاکەشی لەسرە ناوەکەی یا ناوی سۆپەرمارکێتەکەش دیارەکە وەستڵەکەت هەیە لە چۆ کڕیوتە لە ڕۆژی 15 کاتە ڕۆژی جیهانی بەکاربەر وەکو بڵێ لە شوێنێکی فراوانە لە ڕوبەرێکی فراوانە خەڵک کۆ بێتەوە بڵێ هەولێر بڵێ دوهۆک بڵێ ئاکرێ وانە کۆبنەوە ئەو شتانە دێنن کە غەشیان لێکراوە دەڵێ ئەمە وەستی فلان سۆپەرمارکێتە ئەمە شتومەکەکەیەتی ئەمە عیبەکەیەتی ئەوە مشکیتایە ئەوە جرج خواردوێتی ئەوە نەزانم چی هەرچی هەیە بۆ ئەوی خەڵک بزانێ چونکە تۆ دلیلت پێە بۆ ئەم بوارە لەبەرەوە ئەمە زۆر گرنگە لە وڵاتی ئێمە شایبێت چونکە ئەگەر ئەمە نەکرێت ئەف نەبوونە جوورەوێ ڕوشنبیری بوو چت زۆڕینە بە مامۆستا بەڕاستی گرفتەکە لێرەیە کە ئەوەی کە پیرەمێرد وتی نرخی خواردنمان 1/50 کەسیش ناوێرێ بڵێ بۆ چوایە یا کەس نایەوێ بڵێ بۆ چوایە وێراندن هەیە تا ڕادێ ینی خەم ناخۆن جارێ پارە هەیە شکر لە لای زۆربیان ئەڵێن قەیچەکە بە هەر چەند بێ ئەیکڕن خوانەکە کە فەقیر بوویت و پارە نەما ئەو کاتا بێتەوە بیری ئەمە بکەیتەوە کە ینی ئەگەر پارەش هەبێ حتا ینی گوناحە خوددا ظلم قبول ناکە ئینی حرمت الظلم على نفسي خدا بڕیاری داوە خۆی زوڵم لە کەس ناکە ئێوەش فەلا تەظالموا ئێوە زوڵم لە یەک مەکەن لەبەرەوە ئەبێ لەو پێناوەدا هاوڵاتی ئێمە ئاگدار بن لە کۆی 6,000 ڕێکخراوە دەیان ڕێکخراوی مافی بەکارباربان هەبێ بۆ ئەم حاڵەت بەێ باوسندێک تشتهەی ڕەنگە بە ئامۆژگاری و بڕەخنە و بە پێشنیار چارەسەر نەبن ئیلا بچیتە ناوە دەسەڵاتێدا و دەسەڵات ڕێکار و یاسان بوو دانیتن حتا کو ئەف تشتە نەهێتەکردن ئەف قۆڕخکاریە ناو بازاریدا تێتەکردن پێتەویە دەسەڵات چ بکەن دەسەڵات چ بکە ساڵی 2010 ساڵی 2010 عێراقش بیری کردەوە کە ئەم شتە هەیە ئێتر لەبەرەوە پەرلەمانی عێراق لە ساڵی 2010 یاسای دەرهێنا یەکەم یاسای ساڵی 2010 یاسای ژمارەیەکی ساڵی 2010 یاسای پاراستنی بەکاربەرە قانون حمایەت المستهلك یاسای پاراستنی بەکاربەر لەو یاسایەدا کۆمەڵشتی داناوە ئێمە پەرلەمانمان ئەو کاتا وەکو بڵێ بیری کردەوە یاسایەک دابنێ بەڵام
بیری کردەوە یاساکەی عێراق زۆر باشە بله. هەندێک جار ئەگە یاسای عێراق یاسای فیدرالی باش بوو بە کەڵکمان هات پەرلەمانی هەرێم هەندێک یاسا چیەکە ئینفازێکە یعنی جێبەجێیەکە دەڵێن منیش ئەوە بڕیارمدا ئەم یاسایە قبول کەم و پەرلەمان دەنجی بۆ دەدا بله. ئەو یاسای ژمارەیەکی ساڵی 2010 کە یاسای پاراستنی بەکاربەرە ئەوەندە ڕێک و پێک بوو پەرلەمانی کوردستان لە ساڵی 2010 لە هەمان ساڵدا جێبەجێی کرد و دەنگی لە سەرداوتی ئێمەش لە هەرێم بەکاری دێنین پێی ناوینا یاسای ژمارە 9 ساڵی 2010 یاسای پاراستنی بەکاربەر ئەو یاسایە چی تێدا ئەو یاسایە دەڵێ بە بەڵگە بیسەلمێنن فلانە شوێن فلانە کەس کە شتێکی بە شێوازێکی هەڵە بە شێوازێکی خراپ بە شێوازێکی ماوە بەسەرچوو وەکو دەڵێ فرۆشتووە ینی ئەوە لە 3 مانگەوە چۆن دەڵێ بەلایکەمەوە حەبس دەکرێت بند دەکرێت ئەو کەسە ئەگەر ئەو جۆر بازرگانە ئەم شتە بزانن کە تۆ ئەو مافەت هەیە شکاتی لێ بکەیت و بند دەکرێت یان بەلای کەمەوە بە 1 ملیۆن دینار غەرامە دەکرێت ئەزانی شتێکی تری جوانی تایە تۆ بەپێ هێڵێکی گەرم هەیە هێڵێکی گەرم لەگەڵ حکوومەت لەگەڵ وەزارەتی بازرگانی بەپێ یاساکە تۆزانی بەداخەوە یاسای ژمارە 9 ساڵی 2010 یاسای پاراستنی بەکاربەر لە هەرێم لە 2010 تا ئێستا هەیە ئیشی لەسەر نەکراوە ئیشی لەسەر نەکراوە بەم شێوازی کە باسێکم چونکە لەگەڵیدا دەڵێ مخبر چیە هەواڵدەر یعنی کە تۆ هەواڵتدا کەشفت کرد فلانە شوێن شتێکی خراپە فرۆشێ تۆ بە لای کەمەوە بە 100,000 دینار خەڵات دەکری بە زیاترش جاریواگاتە ملیۆنە دینار خەڵات دەکری کاتامە گرنگە یاسا گرنگە بله مامۆستا چاوە یاسای و دەسەڵاتی گرنگیاخۆ هەیە بۆ چارەسەرکردنەوان تشتا ڕەنگە تاکیش گرنگیاخۆ هەبیتن بۆ ڕاستەڕێکردنەوان مەسەلانە ئەرێ تاک چ بکەتن ڕەنگە بڵێم سەدان ڕەنگە بڵێم 1000 ساڵ لەمەوبەر پەندی پێشینان چی گوتووە پەندی پێشینانی کورد بۆ تاک دەڵێ ئەگەر گۆشت گرانە نەخواردنی هەرزانە ئەگەر گۆشت گرانە نەخواردنی هەرزانە ئەم قسەیە چەند قسەیەکی سادەیە بەس لەگەڵ سادەیەکەیە باسمان لە چی بۆ دەکا ئەمە ئێستا ئەم قسەی کورد کردوێتی ئێستا بە شێوازێکی تر وڵاتان بەکاری دێنن دەڵێن لە ماڵی خۆتەوە خۆپیشاندان بکە بەچۆ سەرجادە لە ماڵی خۆت بە تاقی تەنیا لە ماڵی خۆت خۆپیشاندان بکە هەر دێتەوە سەر پەندە کوردێکە دەڵێ چی دەڵێ ئەو شتێک کە گران بووە تۆ بایکۆتی بکە یەک کەس دوو کەس سێ کەس چوار کەس کە کردی دێگەر ضرورەتەکە ژیانی بوو جا لێرە باسەکە لێرێ ینی فەرقی ضرورەت بەڕاستی گرفتەکانمان لەگەڵ زۆری کەمالیاتە تۆ ئێستا نابینی بۆ ترشات و بۆ شەربەت جادەی فراوانی شارەکانی هەرێم گیراوە لە عێراق لە کوردستان لە وڵاتانی موسڵمان ێ باشە ڕۆژوو بۆ ئەوە بوو تۆ واز لەو شتانە بێنی کە کەمالیاتن ئەو شتانێکەوە پێویست نین وانە ئەی تۆ نبینی شەڕەکرێ لەسەر شەربەت ئەی تۆ نبینی شەڕەکرێ لەسەر شیرینی ئەی تۆ نبینی شەڕەکرێ لەسەر ترشات و ینی چی بوو ینی چی ڕوویدا ئەمانەکەی ئەمانم باسی ئەوە ناکەم باسی نان ناکەم باسی ئەو شتانە ئەەکەم ینی جاری وا هەیە ئێستا گرانە بێت کە ئەم شتە گرام اینجا لەبەرەوە خۆ لە سەردەمی تابعینە مسلمانێکی وەکو ئیبراهیمی کوڕی ئەدەم ڕێبەری خەڵکێ کرد پێیان گوت لە قەدغەلە لەحم و گۆشت گران بوو وتی ئەرخیسوه چۆن ئەرخیسوتی بیکرد خەڵکەکە فعلن کە بە قسەیان کرد ئیتر ئیبراهیمی کوڕی ئەدەم نەیەتوانی بە ناو بازاری قەسابەکانە بڕات چکە قەسابەکان ئێسکیان تێگرت ئەیان گوت بەهۆی ئەمە خەڵکی فێر کرد یا بەمانایەکی تر لە سەردەمی ئیمامی عەلی وتوانە لە قەدغەلە زەبیب و بیمەکە مێوش لە مەکە گران بوو چی بکەین وتی ئەرخیسوه بتەمر وازە مێوش بێنە بڕۆ خوڕمە بخۆ بەدیل کاتەمانە هەمووی پێمان دەڵێ زۆر گرنگ ئەرجنتین هێلکەیان گران کرد خەڵکەکە هەمبووی لە ساڵی 85 کە هێلکەی زۆر گران کرد لە توانای خەڵکانە بوو خەڵک بایکۆتی کرد هاتنەوە پەشیمان بوونەوە وتیان کاکە کردمانەوە وەکو خۆی خەڵک وتی نامانەوە ئیلا بێ هەرزانتریکی هەرزانتریان کرد لە وڵاتانی کەندا و ساڵانێک ماسی لە ڕادە بە دەرگران کرا عیبارەتێکیاندا هێنا وڵاتانی کەندا ئەڵێ خەلی هەت عەفن بە کوردی ینی لێگەڕێ با بۆ گەن بێ لێی مەکڕن ناچار بوون ئەوان جارێکی تر هەرزانی کەنەوە لە ئوردون قاوە گەشتە ڕادەیەک عەرەبن و قاوە زۆرە خۆنەوە زۆر گران بوو خەڵکەکە بایکۆتیان کرد هەرزان بووە کەواتە ڕەمەزان ئیرادەیە بەس چییە یەک ناگرن ئەوە گرفتن دەستخۆش مامۆستا بەڕێز دیسان ئەگەر زۆر کورتیژی بیتن بەحس لێ چەندێ بکەین کە ئایا میکانیزم یان ڕێکار یان چارەسەریە چ تشتن ئەم چ بکەین چ وەکو تاک چ وەکو ئەو کەسێ قۆڕکاریت کەتن خدا فەرمووی ئین الله لا یغەیڕ ما بقوم حتى یغەیڕوا ما بأنفسهم
خدا لە ئاسمانە وەزی ئێمە ناگۆڕێ ئێستا بە ئێمەی گوتووە بەڵێ. ئێوە ئەوە ڕێنمایی ئەوە پێغەمبەر دوودی خۆی لەسەر ئەوە پەیامەکەی سوودی لێوەرگرن و بتوانن ئێوە کۆنتترۆلی ئەو بازارە بکەن اینجا خدا پێمان دەفەرمی وەساریعو وەسابیر و ئەبینی ئەمانە هەموو چییە بۆ ئەوەی لە پێناوی ئەوەی کە ئێمە بتوانین سیباق بکەین ئەم وشانی کە لە قورئانە باسم کرد وەساریعو وەسابق و وەسابیر و یعنی لەم شتانەیە پێشبڕشێ بکەن لەگەڵ یەکتردا لە کاری چاکدا پێشبڕ وەفی ذلك فليتنافس متنافس لە کاری چاکە منافسەی یەکترکن با ئێمە بازارمان چاولێک ئێستا بەڕاستی هاوڵاتیەکی مەسیحی لە زاخۆ هاوڵاتیەکی مەسیحی لە زاخۆ توێتی تا مانگی ڕەمەزان تەواو دەبێ من مارکێتەکەم هەموو شتێک بە 100 کەمتر دەدا ئەدەبێ مسلمان لەمەیە بەڕاستی شەرمەزار بێ مسلمانی گرانجان لە هەز بە شەرمەزاری بکە بۆچی لە سەری ساڵی زاینیە وڵاتانی ئەوروپا لە بۆکسینگ دەی و لە کۆتایی ساڵەکەدا و لە چۆن دەڵێ سایبەرمۆندەی و ئەمانە هەمووی لە کۆتایی ساڵ و جەنیوەری سێڵس سەرەتای ساڵەکە لە ماوەی 3 مانگە هەموو شتێک هەرزانەکەن مسلمانی ئێمە بازاری ئێمە زۆربیان ناڵێن هەندێکیان بازارەکە گرانە دەستێتت خۆش مامۆستای بەڕێز دەمێ مە بکوتایی هاتای گەرنەمە پێی خۆش بوو زیاتر گوێی خۆبدەی ناخستنی جەنابێتە بەلێ بینەرین هێژا ئەم ڤی ئاوای دێنێ دومەیە vê زنجیرە بەرنامەی بە کوردی و زۆر سپاس بە هەوێن بەڕێز خدای مەزن بە هەمیان بپارێزیتن ساخ و سەلامەت